بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عزیزان و خۆشەویستان، بینەران و بیسەران، لەمڕۆیە باسێکی چاودێری پەروەردگارەکەین بۆ بەندەکانی، با بزانین چۆن لە کامێرەکانی چاودێری پەروەردگار تێگەیشتوین، بۆ چۆن کاریگەری لەسەر ژیانمان بەجێهێشتووە. با بزانین هەروەکو ئەو سێ کەسەی لە دەوری کەعبە کۆبوونەوە، دوو قوڕەیشی و ثەقەفیەک سەریان کرد بە یەکە، ئەمانە قەلیل و فی قولوبهم، عەقڵیان کەم بوو، بەڵام کەثیر و شەحمی بطونهم، ورگیان گەورە بوو، چەوری ورگیان زۆر بوو، واتە هەموو قووەتەکەیان نابوو بە ورگیان. دانیشتبوون لە دەوری کەعبە، یەکێکیان لەوانی تری پرسی وتی ئەتەرەون الله يسمع ما نقول، تەسەورەکەن خوا گوێی لەوە بێ کە ئێمە ئەیڵێین؟ یەکێکیان وتی يسمع إذا جهرنا ولا يسمع إذا أخفينا، ئەگەر دەنگ بەرزکەینەوە ئەو خوا گوێی لێ بێ، ئەگەریش دەنگمان کەم کرد ئەو گوێی لێ نابێ. سێمیان وتی مادەم ئەگەر دەنگ بەرزکەینەوە گوێی لێ ئەبێ، کەواتە ئەگەر دەنگیش نزمکەین هەر گوێی لێ بێ، کەواتە فەرق ناکا لەو دوورەوە ئەگەر گوێی لە دەنگی بەرز بێ گوێی لە دەنگی نزمیشە بێ. خی گەورە ئاەتی دابەزان فەرمووی وما كنتم تستترون أن يشهد عليكم سمعكم ولا أبصاركم، ئێوە ڕۆژگارێک حسابتان بۆ نەکردووە کە لەوانەیە چاو و جوەکانتان خەبەرتان لەسەر بن. خۆشەویستەکانم، ئەمە بە زمانی حاڵ لە هەموومانە هەیە. ئەگەر چاوی کەسێکمان لێ دیار بێ، لەوانەیە نەتوانین هەموو تاوان و خراپەیە بکەین، بەڵام ئەگەر تەنها خۆمان بین لە دەوری ئەم ئاگرە و خۆمان بین لە دەوری شاشەیەک و خۆمان بین لە دەوری تاوانێک و خەڵوەتێکمان هەبێت کەس نەمان بینێ و سەیری چوار دەورکەین، لەوانەیە ئەوەی کە بێتە دەستمان نەیجێڕینەوە. سەیری ئەم حەدیسە خەتەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خەڵکانێک هەن لە ئومەتەکەی من، واتە ئێمە ئاگرێتەوە، لە ڕۆژی قیامەتا دێن بەقەر ئەم چێوانەی کە ئێمە لە ژێریان ئیستاکێنا چاکەیان هەیە. خی گەورە ئەیکا بە تۆز و خۆڵ، هیچیان بۆ نایەڵێتەوە، هەباء منثورا. وتیان یا رسول الله صفهم لنا، ئەی پێغەمبەری خوا بۆمان وەصف کە با بزانین ئەوانە چێن، با ئێمە لەوانە نەبین. گوێتان لێیە سەحابە چەند خەمی بووە کە چاکە کۆ کاتەوە و مفلیس دەرچێ لەو سەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی إنهم إخوانكم، ئەوانە برای ئێوەن، ومن جلدتكم، دە پشتی ئێوەن، ويأخذون من الليل كما تأخذون، لم خلوة لم تنيايا شونجكا، ولكنهم أقوام إذا خلوا بمحارم الله انتهكوها. فرمي أوانا قومانكن ئەگەر بە تەنیا لەگەڵ تاوانەکانە کۆ ببنەوە سنوورەکانی خواشکێن، کاممان ئەم پیاوە نین، کاممان ئەم خەڵکە نین، هەتا چاوی دەوروبەرمان لەسەر بێ باشین، کە چاومان لەسەر نەما ئیتر کورد دەڵێ خۆمان و خوای خۆمان. بۆیە خوای گەورە فەرمێ یەستەخفون من الناس ولا یەستەخفون من الله،
ئەوانە شەرم لە خەڵکی یەکەن، شت لە خەڵکی شارنەوە، بەس شەرم لە خوا ناکەن. با شەرم لە خوا نەکەین، خۆ بێ شەرم لەسەر ئەو مەلایکەتانە بکەین کە لەگەڵمانن. وئین عەلەیکم لەحافیظین کیراما کاتبین. ئەگەر خوا بە دوورە زانین و هەستەکەین جوێی لە هەموو شتێکمان نابێ و نامان بینێ و شەهید نییە، باگامە لە مەلایکەتەکانمان بێ کە وئین عەلەیکم لەحافیظین، ئەمانەش تەنووسن، حیفظێکن، سەیف، کیرامن، بەڕێزن، کاتبین، ئەشی نووسن. جا ئینسان حەقە شەرم کە لە کەسێکی بەڕێز کە سەیرێکە. يعلمون ما تفعلون، ئەزانن ئێوە چیەکەن. سبحان الله. ئەگەر ئەم مەلایکەتانە لەگەڵ ئێمە بن و کردەوەکانی ئێمە بنووسنەوە و دوایی بەرزیکەنەوە بۆ ئاسمانەکان و بزانن چیەکەین، بیبنەوە لەناو مەلەفی ئەعمالەکانە لەگەڵ مەلایکەتەکانی ترا مناقەشەیکەن، بڵێن وەڵاهی فڵان کەس ئاوای کرد، فڵان بسڵمان ئەوەی لە دەست دەرچوو، فڵان کەس خەریکی ئەوە بوو. ئای سبحان الله، کاتی خۆی تێناگەیشتین. ئەمانوت ئەم هەموو کردەوەی ئینسانە لەم هەموو وەرەقەیە چۆنە نووسرێتەوە. هەتا دوایی میمۆریمان بینی و هاردمان بینی و شتی ترمان بینی کە ئەم هەموو شتەی تیاخەزنەکەی هێشتا جێک ناگرێت. بۆیە لە ڕۆژی قیامەتە ئینسانەکان ئەڵێن مالی هذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة. کورەم کتێبەت چییە؟ خۆ هیچ شتێکی بەجێ نێشتووە، بچووک و گەورەشی تایە. سبحان الله. ئەم کتێباکەیتەوە لە ڕۆژی قیامەتە کە سەیرەکەیت، باشە ئەمەی چۆن نووسیوە، باشە ئەمە من کەی بیرم ماوە، باشە ئەمە لە چۆ، خۆمە تەسەوڕم نەکرد، تەسەوڕمە کە هەشتا قەبەکان بنووسێ، هەندێک شتێک خۆشم بیرم نەماوە. نا، هیچی بەجێ نێشتووە کە ئەیدەنەوە بە چاویشتا هەر هەمی بیرەکەوێتەوە. چکە مەشهەدەکە 3Dە، بە ڤیدۆی بینیت لە شوێنێکا چیت کردووە، لەبەرەوە هیچ شتێک بوون نابێ لەو کتێبە. بۆیە ئینسانەکە بەس ئەوەی پێکرێ بڵێ یا وەیلەتەنا، هاوار بۆ من، ئەم کتێبە چییە؟ هیچ شتێ بەجێ نایەڵێ. کتێبەکەت هەر دیراسە و بەحسەکەت نییە، هەر ژیان نامەکەی خۆت نییە. ئەمەیە بەدەستی خۆت ئەم ژیان نامەیە تۆمارەکەی لە دنیاە. بزانە چی تیانووسی لە کتێبەکەتە. چ ئەم کتێبە لەوانەیە ڕۆژگارێ بێ لە بەهەشتا بۆ خەڵکی بخوێنیتەوە، شەرمەکەی بیخوێنی، بڵێ ها ئومقرەء کتابی، بێ منەتن بەرە کتێبەکەی من بخوێنەوە. بزانە چی لە کتێبەکە تا ئەنووسیت. بۆ ئینسان لەو ڕۆژەیە شەکوا لە زوڵم ناکە، شەکوا لە عەدلەکە، چکە ئەزانێ ئەوەی کە تیان نووسراوە هەمووی حەقیقەتە، هەمووی بەسەر خۆیان هاتووە. شەکوا لە گەورەکان ناکە، شەکوا لە بچووکەکانەکە پێش گەورەکان. ئەڵێ ئەم تاوانە بچووکانە چیەکەم نەسیب بۆ نەکردم، خۆ نەزرەت تێبووەم زانی ئەم سیرکردنە حرام نییە، بۆنێ بوو، قسەیە بوو، سوحبەتێ بوو، بەڵام کەسیرەکە هەمووی لەسەر نووسراوە. سبحان الله. خۆشەویستەکانم، ئەگەر ئایستاکەنە نامەی ئەعمالی خۆمان هەندێک کردەوەکانمان پیا بچینەوە، ئێستا لە دنیایە شەرمی لێ یەکەین، جابێ لە قیامەتا چەند سەرشۆڕ بمەران بەرەو کردەوانە. ئاوا دانیشتووی نامەتەکە ئەخوێنێتەوە. اقرأ کتابك، نامەکە بخوێنەوە. كفى بنفسك اليوم عليك حسيبا. کەسیش محاسبە ناکە خۆت. زانە چی کردووە، زانە ئەم نامەیە و بەچی پڕ کردەوە، ئەم دەفتەرە و بەچی ڕەش کردەوە. لەبەرەوە ئەڕۆیت ناوەکەشە ئەڕوا، بەس کردەوەکانت ئەمێنێتەوە. بەڵێ بەرەوە ئاگادار بە بزانە چی هەڵەیت، چی ئەکەیت. ئەوەی کە لە دنیایە ئەمڕۆ پەخشی ئەەکەیت، وەکو ئەم ڤیدۆی من دواتر لێ درێتەوە. بەرەوە وریا بە بزانە بەدەستی خۆت چیە نووسیت، بە زمانی خۆت چی تۆمارەکەیت. بۆیە کتێبەکانی خوای گەورە زۆرن، هەمووشی خەزنن. وعنده مفاتح الغيب لا يعلمها إلا هو ويعلم ما في البر والبحر وما تسقط من ورقة إلا يعلمها ولا حبة في ظلمات الأرض ولا رطب ولا يابس إلا في كتاب. كام كتاب؟ إلا في كتاب مبين. هر هميتيايا هیچ شتێکی لێون نابێ
وما من دابة في الأرض إلا على الله رزقها ويعلم مستقرها ومستودعها كل في كتاب مبين. الله هیچ تێون نابێ تەنانەت تەیر تیور ئەرز ئاسمان وشک تەڕ هەر هەمووی تایە. بەڵێ قال الذين كفروا لا تأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين. ئەوش هەر لە کتێبایە. بەڵێ ئەم کتێبەی چی نێشتۆتەوە کەواتە ئەم کتێبە هەر ئێمە تۆمار ناکە، هەموو کەون هەموو بوونەوە تۆمارەکە، هەر کتێبە و تایبەتە بە شتێک هەموو شتێکی تایە. تەنانەت قەومەکانیش کتێبی خۆیان جایە وترى كل أمة جاثية كل أمة تدعى إلى كتابها. تەنانەت خەڵکەکەش کە لەسەر ئەژنۆ ئەکەون لە ڕۆژی قیامەتە هەر یەکۆ بانگە کرێ کەواتە مێژووی ئومەتانیش لە کتێبەکانە بە تایبەت جیا کراوەتەوە تۆمارە. کتێبی دانە بە دانشمان تۆمارە. ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه. کتێبەکان ڕاخران، ئەوانەی کە تاوانبارن ئەترسن، چاویان شۆڕە، کتێبەکەیانە بینن شەرم لە کتێبەکەیانەکەن، ئەترسن سیرکەن، ئەترسن بیخوێنەوە، ئەترسن بەسەریان بخوێنرێتەوە، ئەترسن لاپەڕەکانی هەڵبدرێتەوە. ئای ئێستا ئەگەر ئەمەی کە لە ژێر بەڕێ بێتە سەر بەڕا ئەوەی لەم کتێبەیە کەشف بێ وەزعم لە بەرچاوی ئەم خەڵکەیە چۆنە بێ. ويقولون يا ويلتنا ما لهذا الكتاب. ئای ماڵ وێرانی بۆ ئێمە ئەم کتێبە چییە؟ خۆیانمان نازانی ئەمە هەموو شتێ تۆمارەکات. لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها ووجدوا ما عملوا حاضرة. هەمووشی بەلایف ئاوە لە بەردەستیایەتی کلیک لەسەر کام ڤیدۆیەکە هەرهەمیتیایە هیچی ناوێ، هەمووی پەخشە لێ کاتە هەموو ڤیدۆی ژیانت لێک لەحزەیە هەر هەمووی ئەبینیتەوە، پانۆڕامەی ژیانت هەر هەمووی ئاوە بۆ تۆمارەکرێت و سەیریەکەیت. لا إله إلا الله. لە چاوی چێ خۆتە پارێزیت لە کاتێکا خوای گەورە ئاو لە ناو ئاوا ئەبینێ، مێرولەیەکی ڕەش لە ژێر بەردێکا لە تاریکەی شەوا ئەبینێ. چێ هەڵدەیت؟ خۆ لە چێ ئەشاریتەوە؟ پەردە بەرامبەر چێ ئەەکەیت؟ بەڵێ بۆیە نەک هەر ئەمە یەومەئیدین تحەدیث ئەخبارەها. زەوی ژێریشت ئەمەی کە حساب بۆ نەکردووە ڕۆژگارێ دێ قسەت لەسەرەکە. بەڵێ من شایەتیە دەم پیاوێک هەبوو بە درێژایی تەمەنی لە خەڵوەتێکا بوو، لەسەر لبادێک پاڵی دابۆ و شەڵە سا شەو نوێژێ کردو لە ئەشکەوتێکا بۆ خوا بەینی خۆی و خوا خەبەر لەسەر هەموو کەسێکەدا کە چی لەسەر کردووە کەس ناپەڕێنێ. بەڵێ کامێرەکانی ئەبێ زۆر توندن لە هەر چوار لاوە ئەو گرێ لە ئاسمان و لە هەر چوار لاوە هیچ شتێکت لێ ناشارێتەوە. بۆیە ئینسانی موسڵمانە بێ بگاتە دەرەجەی ئیحسان. دەرەجەی ئیحسان چییە؟ ئەن تعبد الله کەئەنەکە تەراه. وا خواپەرستیت کە خوا ئەبینیت. ئاوا ئێستاکەنا ڕوو بکەرە قیبلە و دەستکە بە نوێژکردن وا هەست کە خوای گەورە لە بەردەم تایە و ڕکوع و سجود و خەشەی بۆ بیت. ئەی ئەگەر نەوتوانی ئەم حاڵەتە بۆ خۆ بخڵقێنی فإنه يراك. بێنە بەرچاوی خۆ کە ئەو تۆ ئەبینێ ئەگەر تۆ ئەویش نەبینی. بەڵام نابێت چاوەکانمان ئەوەی شوێر بن کە خوای پێ نەبینین. بەڵێ ئیبن عومەر لە کاتێکا لە بیابانێکا بوو سفرەیەکیان ڕاخست و خەڵکەکە هاتن بە دەوریا کۆبوونەوە شوانێ هاو تێپەڕی بە شوانەکەی وت فەرموو لەگەڵمان ئابخۆ. شوانەکەوتی دەستان خۆش بێ بڕۆژوم. ئیبن عومەر فەرمووی عەبدوڵڵای کوڕی عومەر فەرمی لەم بیابانەیە لەم ڕۆژە گەرمەیە لەناو ئەم شاخەیە بەدیار ئەم مەڕانەوە ڕۆژووی چی؟
فەرمی خۆم بۆ قیامەتی خۆم حازرەکەم تێشوو بۆ ئەو ڕۆژە کۆکەمەوە. ئیبن عومەر فەرمووی ئەی بۆ مەڕێکمان پێ نافرۆشیت سەری بڕین و بەشی تۆشەین و پاری مەڕەکەش تەینێ. بە خاوەنەکەشی بڵێ گورگ خواردی. کابرای شوان فەرمووی فەئەین الله، ئیخوا لەکوێیە؟ ئیبن عومەر دەسە سفرەکەیکی پێ نەخورا فەرمی فەئەین الله، ئیخوا لەکوێیە؟ چووە خاوەنی ئەم شوانی دۆزیەوە، بەندەیە بۆ ئازادی کرد، بەڕەکانیشی بۆ کڕی و هەموویدا بەخۆی، هەتاوەکو هاتەوە بۆ مەدینە هەر ئەی فەرموو فەئەین الله، ئیخوا لەکوێیە؟ خۆشەویستەکانم هەر کردەوە یەکمان کرد با بڵێین فەئەین الله، ئیخوا لەکوێیە؟ سەلام عەلەیکوم ورحمة الله وبركاته.